دوای ناکۆکی پارتی و یەکێتی لەسەر دوادانیشتنی پەرلەمانی کوردستان و بودجەی عێراق، مەلملانیەکان بۆ ناو وەزارەتی پێشمەرگە گواسراونەتەوە. عەبدولخالق باپیری بریکاری وەزارەتی پێشمەرگە لە پشکی پارتی ڕۆژی 11 حوزەیران فەرمانێکی دەرکردووە کە تێیدا هاتووە لە ئێستا و داهاتوو دیاردەی دابەشکاری 50/50 لە ڕووی کەسی و لۆجستی و کارگێڕی و دارایی کاری پێناکرێت و هیچ بنەمایەکی یاسایی نییە. فەرمانەکەی بریکاری وەزارەتی پێشمەرگە لە پشکی پارتی یەکێتی نیگەران دەکات. لەو چوارچێوەیەشدا بەختیار محەممەد ئامێنداری گشتی وەزارەتی پێشمەرگە لە پشکی یەکێتی لە نووسراوێکدا دەڵێت بریکاری وەزارەت دەسەڵاتی نییە فەرمانی وەزاری لەو شێوەیە دەربکات. فەرمانەکە هیچ بنەمایەکی یاسایی نییە و کاری پێناکرێت. ئەم ناکۆکیە نوێیە لە کاتێکدایە هاوپەیمانان چەندین جار لەبارەی ڕێگریەکانی بەردەم یەخستنەوەی پێشمەرگە هۆشداریان بە پارتی و یەکێتی داوە. هاوکاری هاوپەیمانان تاکەی بەردەوام دەبێت. هاوپەیمانان مانگانە نزیکەی 30 ملیار دینار بۆ موچەی پێشمەرگە دابین دەکەن. چەند جارێک بە دەسەڵاتدارانی هەرێمیان وتووە ئەگەر چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە نەکرێت دەست لە یارمەتیدانی پێشمەرگە لە ڕووی دارایی و چەک و تەقەمەنی و مەشقی سەربازیەوە هەڵدەگرن. هەر لەم بارەیەوە جەباریاوەر ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاندووە ئەگەر هێزەکان یەک نەخرێن هاوپەیمانان وازمان لێدێن و بەجێمان دەهێڵن هەروەکو چۆن ئەفغانستانیان بەجێهێشت. یەکخستنەوەیەکی ڕووکەشیانە بەپێی لێدوانی بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە 22 لیوە کە ژمارەیان 56,000 پێشمەرگەیە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە یەکخراونەتەوە. بەڵام ئەم یەخستنەوەیە دامەزراوەی نییە و پلە سەربازیەکان 50/50 لە نێوان پارتی و یەکێتی دابەش کراون. ئەوانەی یەکێتین بە فەرمانی یەکێتی کارەکانیان جێبەجێ دەکەن و ئەوانەشی پارتین بە هەمان شێوە بە فەرمانی پارتی ئیش دەکەن. ئەمەجگەلەوەی هێزەکانی هەفتای یەکێتی و هەشتای پارتی ژمارەیان لە هێزەکانی وەزارەتی پێشمەرگە زیاترە. بە پێی خەمڵاندنەکان ژمارەی هێزەکانی هەفتای یەکێتی بە 57,000 و هەشتای پارتی بە 60,000 کەس مەزەندە دەکرێن. ژمارەی موچەخۆرانی سەربازی هێزەکانی پێشمەرگە، ئاسایش، دژە تیرۆر، پۆلیس، خانەنشینانی سەربازی ژمارەیان 452,678 موچەخۆرە. لەو ژمارەیەش 322,678 کەسیان هێزی ئەمنی و 130,000یان خانەنشینن. ئەم ژمارە زۆرەی هێزی ئەمنی بۆتە بارگرانێکی گەورە بەسەر بودجەوە بە جۆرێک مانگانە لە 150 موچە بۆ بواری سەربازی دەڕوات. مانگانە زیاتر لە 449 ملیار و 177 ملیۆن دینار بۆ موچەخۆرانی بواری سەربازی خەرج دەکرێت. هێزە جۆرە و جۆرەکانی پارتی و یەکێتی جگەل لە پێشمەرگە هێزی جۆرە و جۆری دیکەش هەن کە بەسەر پارتی و یەکێتیدا دابەش بوون. ئەو هێزانەی لەسەر یەکێتی هەژمار دەکرێن یەکەی هەفتە، کۆماندۆ، ئاسایش، دژە تیرۆر و چەندین هێزی دیکە. ئەو هێزانەی لەسەر پارتی هەژمار دەکرێن یەکەی هەشتا، دژە تیرۆر، ئاسایش، زێرەڤانی، هێزی ڕۆژ و چەندین هێزی دیکە.